سەلێرە ئیکویژنێکمان هەیە x1 + x2 - 4 باشە ئەگەر وای دابنین تەمان لێرە ژماری نایەوە وای دابنین خۆمان ژمارێکی پێین ئەڵین لێت x یەکسانە بە 2 باش لێرە ئەڵین 2 ضربی 1 + 2 ضربی 2 ناقسی 4 2 ضربی 1 ئەکاتە 2 + 4 ناقس 4 لە ئاخیرە ئەکاتە چەند ئەکاتە 2 2 4 ئەکاتە 6 6 ناقسی 4 ئەکاتە 2 لە ئاخیرە کەواتە expected answerەکە ئەبێت 2 بێ لە ئاخیرە باش ئێستا ئێمە بێت چی بکەین ئەبێ هەر یەک لەمانە بەشبەشکەین ئەمە ئەکەم بە بەشێک ئەمە ئەکەم بە بەشێ دوایەوە ئەمە ئەکەم بە بەشێ ئەنجە دوایەوە ئەوە ئەکەم بە بەشێ بەو شێوەیە چۆنی جاری یەکەم جار خەریکی x1ەکەوین x1ەکە چۆنیەکەین ئەڵین مووی چی مووی یەک باشە مووی یەک چی 2 ئەو ئەکسەکەیەوە دووەکەی ئەوەی کە یاومە 2 جاڵم مووی 2 باشە دووەکە چی تیادانێم دووەکە ئەم یەکەی تیادانێم ئەم کۆنستانتە ئەو یەک باشە ئێستا بۆی کە ئەم دوانە زەڕبی یەکتر کەم پێویستە مەڵ بەکاربێنم مەڵیش لەگەڵ چی ئیشەکە لەگەڵ x ئەیx ئیشەکە کەواتە ئەڵێم موو ئەیx باشە بۆ مناڵێم یەک باشە یعنی ئەم دووە بخەرە ناو ئەیxەوە دوایڵێم مەڵی چی 2 تاڵ ئێستا ڕێک ئەمە یەکسانە بە چی یەکسانە بە x1 کە کاتە 2 ضربی 1 ئەمە ڕێک ئەوەی جێبەجێ کردو ئەنجامەکە لە ئەیxەکەی کاتە چەند ئەکاتە 2 باشە ئێستا ئەمە لی حاڵی بووین ئەو تا لە هینەکەشا کردومە کۆمپیوتەرەکە ئێستا دوای چینە سەری کە تاوامان کرد ستێپەکانی تر ئێستا چینە سەر x2 باش لە x2 تاوانە میمۆری لۆکیشنانە گۆڕێ لەگەڵ ڤالیۆکانە هەر هەمان شتەکەینەوە بەڵام ئەوە ناگۆڕێت لێرە چەندمان هەیە سێریکە ئەنجامەکەی پێشوو ئەنجامی ئەیxەکە تاوانەمەی ئێرە کە کردمان یعنی ئەم بەشەی ئێرە لە ناو ئەیxایە باشە لە ناو ئەیxایەکەمە ناو میمۆری لۆکیشنەی تازایی کەمە سێ یعنی بە کورتێکی ئەم x1 بەشی سێمە باشە یعنی لە میمۆری سێمە باش ئێستا چمە سەر ئەم بەشەی ئێرە x2کە کە ئەمەیە کە ئەم بەشەی ئێرە با بڵین چیەکەین میمۆری یەکمان بردووە دوومان بردووە سێشمان بردووە ئێستا پێویستمان بە چوارە کەواتە ئەڵێم چوار چەندی تایە ئەکسەکە وتمان چەندە 2 ئەوە 2 ئەجا 5 چەندمان هەیە 2 ئەمە 2 باشە ئێستا ئەکسەکە ئەڵێم چواری بۆ بنێرە ئەوی تری ژەڵم 5 بۆ بنێرە ئەو کاتە چیە بێ 2 ضربی 2 ئەکاتە 4 ئەمە ڕێکە کاتە 4 ئالێرەیە باشە ئێستا ئەم ئەنجامە کە لە ناو ئەیxایە ئەمێ بیخەمە ناو میمۆری لۆکیشنێک کە بریتە لە 6 باشە وەکو چۆن لێرە خزممان کردە ناو میمۆری لۆکیشنە لێرەش خزممان کردوێت ناو 6ەوە کاتە ئەمە 6 ئەمە ئێرە باشە ئێستا بەس 4ەکە ماوە ئۆکەی کەواتە چی یەکەم کە بەس 4ەکە ماوە لێرە ئەڵێم مووی AX ئەمە سێ باشە سێەکە ئەوەیە کە کاتە 2 جاڵم چی ئەڵێم ئادی تەمانەم دوانە ئادەکەم بێکەوە ئەڵێم ئادی چی ئادی AX لەگەڵ چی لەگەڵ 6 ئەمە 6 ئەو دوانە ئادەکا بێکەوە چۆن ناوچی چۆن ناو AX کەواتە ئێستا چیمان هەیە ئێستا AXمان هەیە ئەبێ ناقسی 4 بکەین باشە چۆنی ناقسی 4 یەکەین AXەکەیەنین هەرەڵین سەب AX 4 تا ئەنجامەکە شەچێتە ناو AXەوە لە ئەخیری شاوێ بکاتە 2 بزین وایە ڕانیەکەین ڕان باشە ئەوە 2 باشە تا زۆر ئاسانە